عموما پیمان داره خندی بزو نکه دێویشان اردوغان سەمکاری دێویشدان هەسێ سەرۆکاتێکم بێدەنگیان حەسەن خاچی خۆمانی دژی سەمکاری بکان لە ئەندام و لایەنگرانی هەرسێ حزب لە بەشی زۆری ئەو برادەر و خۆشەویستانەی لە هەستی نیشتیمانی بە پیر بانگەوازەکەی مەدا هاتینە ئەمڕۆ دەنگمان یەک دەکەین بۆ ئەو بابەتەی کە داگیرکاری تورکیا. سوپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. کاری دێویشدان اردوغان سەمکاری دێویشدان هەسێ سەرۆکاتێکم بێدەنگیان حەسەن خاچی خۆمانی دژی سەمکاری بەڕێز UN بەڕێز پەرلەمانی عێراق بەڕێز سەرۆکایەتی هەرێمی کوردستان یاداشنامە ئامادەبوانی بەڕێز جارێکی دیکە سوپای دەوڵەتی شۆڤینی تورکیا بە هەموو چەک و جبەخانەی قورسی سەربازی خۆیەوە درێژە بە پرۆسەی داگیرکاری لە باشووری کوردستان دەدات. لەم چوارچێوەیەشدا ماوەی چەند ڕۆژێکە لە دەڤەری ئامێدی و گوندەکانی نێروە و ڕێکان هەروەها زنجیرە چیاکانی مەتینا و ئاڤاشین لە دژی گەریلاکانی پارتی کرێکانی کوردستان پەکەکە لە ڕێگای تۆپخانە و فڕۆکە جەنجەکانەوە هێرشێکی چڕ و پڕی ئەو دەڤەرانەی دەست پێ کردووە و دەیەوێ هێزی سەربازی خۆی لێ جێگیر بکات. لە ئەنجامی ئەو هێرش و پەلامارەی دەوڵەتی تورکیا جگەلەوەی چەندین شوێنی لە سنوورەکانی دەڤەری دهۆک داگیر کردووە. هاوکات ترس و دڵڕاوکێشی خستۆتە ناو دانیشتوانی ئەو دەڤەرە و تەنانەت قوربانیشی لێکەوتوتەوە. لێژنەی هەماهەنگی چەپی کوردستان جگەلەوەی زۆر بەتوندی هێرش و پەلامارەکانی سوپای شۆڤینی تورکیا و پرۆسەی داگیرکاری لە باکووری لە خاچی باشووری کوردستان شەرمەزار و ڕیسوا دەکات. هەروەها کاردانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەمبەر ئەو دەست درێژانەی سوپای تورکیا بۆ ئێمە جێی پرسیارە و دەخوازین حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەرچی مێژووی خۆی هەستێت و لە ئاستی ئەو دەست درێژیانەی تورکیا بێدەنگ و بێهەڵوێست نەبێت. هەروەها دەخوازین حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناوی پاراستنی سەروەری خاچی هەرێمی کوردستاندا کاردانەوە و هەنگاوی پێویست باوێژێت. هەروەها داوا لە نەتەوەیە گرتوەکان و بڕیار بەدەستانی جیهانیش دەکەین کە بە ئەرشی سەرشانی خۆیان هەستن و لە دژی دەستێوەردانی سوپای تورکیا کە بووەتە هۆی تێکدانی ئاسایش و سەقامگیری لە ناوچەکەدا هەڵوێست وەرگێت و سنوورێک بۆ هێرش و پەلامارانی سوپای تورکیا دابنێت کە دژی هەموو پرەنسیپ و یاسا نێودەوڵەتی